ململانەی لایەنە سیاسیەکان تەنها پەکخستنی حکوومەت و پەرلەمانی لێ نەکەوتەوە، بەڵکو بە وتەی ئەندامانی لیژنەی نووسینەوەی دەستوریش دەسەڵاتی سیاسی هەرێم کارەکانی نووسینەوەی دەستوری پەکخستووە. هەنگاوەکە نەنراوە، هەنگاوەکە ئەو لیژنە دەستوریە چەند بەشێکی لە کاری دەستوری تەواو کرد، یعنی 25% ئەرکەکانی تەواو کرد و ماوەکەی کەم بوو، ئەم کێشانەی هاتە پێشەوە. دەبوایە ماوەکە کراوە بووە لە بەردەم لیژنە دەستوریە لانی کەم ساڵێکیان پێ بدایە بۆی کاری لەسەر هەموو پرسانە بکرا، بەڵام ئەو تاقیدێک کە لە پرۆسی سیاسیا بوو کاری کردە سەر خودی لیژنەی دەستوریش. ئێستایش مەرجنی هەر ئەو لیژنە دەستوریە و مەرجنی هەر ئەوەی کە تا ئێستا گەیشتن پێ ئەکرێ لیژنەیەکی دەستوری بەرفراوانتردانێت لە ئەندامانی پەرلەمان و دەرەوەی پەرلەمان و ئەمە بێتە هەیەکی لە هەمەسەرەکیەکانی ئێستای کوردستان. ئەوە ئەو کاتە توانین ئەو دەستورە بخێنە ڕیفراندۆمەوە. نابوونی دەستورێک بۆ حکومڕانیکردنی کوردستان کێشەی زۆری بۆ سیستەمی حکومڕانیەکەی دروست کردووە. ئەوە لە کاتێکدایە ڕێکەوتن و سازانی لایەنە سیاسیەکانیش نەیتوانیوە باریگرانی گەندەڵی و پێشێلکردنی یاسا و پەکخستنی دەسەڵاتەکانی یاساداران و دادوەری و جێبەجێکردن ڕاست بکاتەوە. بەدیوێکی ترا دەمانتوانی ڕێگەچارەی ئەو بدۆزینەوە دۆخی هەرێم لە هەرێم و بکەینە دەوڵەتێک کەواتە تۆ توانی پشت بەستی بە و دەقانەی کە لە ناو دەستوری هەمیشەیی عێراقی ساڵ 2005 نەبووە تۆ لێرە جێگایان بۆ بکەیتەوە بۆ بە شێوەیەکی ورتر لەسەریان بوەستی واتە تۆ ڕاپرسێکی جەماوەری یاسایی بکەیوە بە هەند وەربگیرێت لە ناوەندە نێودەوڵەتی و یاساییەکانە. نەمانیان بەڵگەنامە ئەم هەموو مزعافاتە خراپانەی هەبوو لەگەڵەوەشیدا پێویست بوو ئەم ڕۆژنووسە جێبەجێ بکرێت. ئەگەر جێبەجێ نەکرێت دوجار هەر دقێکە و بە مردووی لەدایکە بێت. بەڕای ئەندامێکی پارتی دیموکرات لە لیژنەی نووسینەوەی دەستور هۆکاری پەخستنی لیژنەکەیان بۆ ململانەی لایەنە سیاسیەکان دەژێڕێتەوە. هاوکات ئەندامێکی تری لیژنەکەش دەڵێت لەگەڵ دەستبردن بۆ دیاریکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و دیاریکردنی شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم، دیاریکردنی شێوازی هەڵبژاردننی و تەواوبوونی ویلایەتی بارزانی کارەکانی نووسینەوەی دەستور پەکخرا. پێمان وایە کە پێویست بوو پارتە سیاسیەکان وەفا بەو عاهدە بکەن کە بیل ئیجماع بە هەمویانەوە ئەوەی کە پێدەگرا دەسەڵاتەوەی پێدەگوتراوە پۆزیسیۆن لە کۆی 95 پەرلەمانتارەوە دەنگیان پێدا پێویست بۆ حیزبە سیاسیەکان دەستوریان خست بە ڕیفراندۆم و ڕێگریان لێ نەکرد و کێشیان بۆ دروست نەکردووە. ئەگەر کێشەشی خۆ سەرقاڵکردن و کاتکوشتن بە هەندێشتی لاوەکیەوە دواتر کە لیژنەکە لە ماوەی ئەو نەوە ڕۆژات دەست بەکار بوو هەستمان کرد کە تەوقیتی کاروبارەکانی لیژنەکە بەستراوەتەوە بە تەوقیتی پرسی سەرۆکایەتی هەرێمەوە بۆیە لەگەڵ کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێمە بە هەمان شێوەش لە ڕاستیە کاری لیژنەکە پەچی کەوت. بۆیە لە داهاتووە هەر هەوڵ و محاولەیەک هەبێ بە ئاقاری تێپەڕاندنی ئەم دۆخە ئەبێ کاراکردنەوەی لیژنەی دەستور و سەر لە نوێ بەگەرخستنەوەیەکێک بێ لەو خاڵانی کە ڕێکەوتنی لەسەرەکرێ بۆی دوای 25 ساڵە حکومڕاوی ئەم دۆخە نالەبارە بەردەوام نەبێ ببین بە خاوەنی دەستور. لە ئێستادا هەرێمی کوردستان نا دەستورێکی نووسرا و نا پەرلەمانێکی کارا و نا دەسەڵاتێکی دادوەری سەر بەخۆی هەیە. بۆ ڕزگار بوون لەو دۆخەش ئەندامانی لیژنەی نووسینەوەی دەستور دەڵێن دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە و دەستور پەسەند بکات، هەروەها بڕیاریش لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی و پەسەندکردنی دەستوری باشووری کوردستان بەیەکەوە بدات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.